بەناوی پەرلەمانی کوردستان بەناوی سەرجەم فراکسیۆن و پەرلەمانتارە بەڕێزەکانی پەرلەمانی کوردستانەوە ئەمڕۆ لێرەین سەری ڕێز و نەوازشی خۆمان لە بەردەم قەڵافەتی بەهەیبەت و پڕشکۆی بەرزی شەهیدانمان دانەوێنین. بەڕێزان، ئەمڕۆ 31 ساڵ بەسەر تاوانی کیمیابارانی هەڵەبجەدا تێپەڕێ. ئەبێ هەمیشە ئێمە لە سێ ئاستەوە سەیری ئەم تاوانە گەورەیە بکەین: لە ئاستی مرۆڤایەتی و کۆمەلگای نێودەوڵەتی، لە ئاستی پەیوەندی هەرێمی کوردستان بە عێراق و بەغدا، و لەسەر ئاستی ناوخۆیی و شوناسی ئێمە لە ناو هەرێمی کوردستان. زۆر بەداخەوە ئەیڵێین ئەگەر ساڵی 88 کۆمەلگای نێودەوڵەتی لەبەر بەرژەوەندی تایبەتی خۆیان لەگەڵ ڕژێمی ئەو کاتەی بەعس و عێراق چاوپۆشیان لەم تاوانە نەکردایە و بەرگریان لە مافی مرۆڤ و مەزلومیەتی خەڵکی کوردستان بکردایە، ئەوە تاوانی کیمیاباران لە ئاستی کۆمەلگای نێودەوڵەتی دووبارە نەدەبوویەوە. بەڵام لەبەرەوەی کۆمەلگای نێودەوڵەتی بەرژەوەندیەکانی خۆیان خستە سەر و بەها مرۆڤایەتیەکان، بۆیە بینیمان دوای هەڵەبجە لە غۆتەی شەرقی لە سووریا تاوانی کیمیاباران دووبارە بوویەوە. بۆیە ئێستەش ئەڵێین ئەگەر کۆمەلگای نێودەوڵەتی چاو لە ئاست تاوانەکانی دژ بە مرۆڤایەتی دابخات، کیمیابارانەکان جینۆساید نادیدە بگرێ، تاوانی هاوشێوە لە ئایندەش ڕوودەداتەوە. لە ئاستی عێراق خوشک و برایان، پێمان وایە دەبێ حکوومەتی عێراق جددیتر، ڕازگۆیانەتر، تەنها وتار و بەڵێنی بێکردار بە خەڵکی کوردستان نەیات. حکوومەتی ئێستای عێراق پێویستە لەسەری پەلە بکات لە قەرەبووکردنەوەی سەرجەم ئەو زیانە مادی و معنەوی و ژینگەیانەی بەر هەڵەبجە و ناوچەکانی تری کوردستان کەوتوون. بۆ ئەمەش ئێمە لە پەرلەمانی کوردستان بە سەرجەم فراکسیۆنەکانەوە لەگەڵ خوشک و برایانمان لە سەرجەم فراکسیۆنەکانی کوردستان لە پەرلەمانی عێراق هەماهەنگ و هاوکارە بین تا لە چوارچێوەی یاسای ژمارەدەی ساڵی 2005 دادگای باڵای تاوانەکان و ئەو بڕیارانی کە دادگا کراون بەکردەوە قەرەبووی کەسوکاری شەهیدان بکرێتەوە، هەروەک چۆن بۆ دووجەیل و شوێنەکانی تریش کرایەوە. بەڵام بەداخەوە هەتا ئێستا لە چوارچێوەی سزادانی گشتی هەرێمی کوردستان کەسوکاری سەربڵندی شەهیدانی کیمیاباران و جینۆساید و ئەنفال لەلایەن حکوومەتی عێراق وەک پێویست قەرەبوو نەکراونەتەوە. پێمان وایە خوشک و برایان، بەتەنها بەس نییە کە حکوومەتی عێراق قەرەبووی کەسوکاری قوربانیانی ئەنفال بکاتەوە، بەتەنها بەس نییە قەرەبووی کەسوکاری سەربڵندی شەهیدانی کیمیاباران بکاتەوە. ئەبێ هەمومان هەوڵ بین کاری جددی بکەین، کاری پێکەوەی بکەین ئەو عەقڵیەتەی لە بەغداوە لە پشت کیمیابارانی هەڵەبجە و سزای بە کۆمەڵەوە بوو ئەو عەقڵیەتە بگۆڕدرێ، چونکە بەداخەوە ئاماشەکانی ئەو عەقڵیەتە لە ساڵانی ڕابردوو بینیمان لە بەغدا ماون. پەلاماری سەربازی هەرێمی کوردستان، بڕینی بودجە و قوتی خەڵکی کوردستان سزایەکی جەماعی تر بن بۆ گەلی کوردستان بە هەمان سزای کیمیاباران، بەڵام بە میکانیزمی جیاوازتر. بۆیە پێویستە لەسەرمان هەماهەنگی زیاتری لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق هەبێ، هەماهەنگی زیاتر لە نێوان پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراق هەبێ، لە نێوان هێزە سیاسەکانی ئێرە و عێراق هەبێ، بۆ ئەوەی کار لەسەر گۆڕینی ئەو کەلتور و عەقڵیەتە بکەین کە باوەڕی بە جینۆسایدکردن و بە سزادانی بە کۆمەڵی گەلێک هەیە. بۆ ئێمەش لە ئاستی سێیەم خوشک و برایان، ئێمە لە پەرلەمانی کوردستان وەک ئەرکی خۆمان لە یاساداران و بەدواداچوون و تاوتوێکردن و پەسەندکردنی بودجەی هەرێمی کوردستان بەردەوامە بین لەسەر ئەوەی ئەو پرۆژە یاسایانەی کە پێویستن، ئەو یاسایانەی کە پێویستە هەموار بکرێنەوە، ئەو بەدواداچوونانەی کە پێویستە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا بکرێت، ئێمە ئەو بەڵێنەتان پێ ئەدەین کە سەرجەم پەرلەمانتارانی کوردستان بە فراکسیۆ جیاجیاوەکانیەوە کاری جددی لەسەر بکەین لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان.
پێشتر کاری باش کراون لە خولەکانی پێشووتری پەرلەمانی کوردستان ئێستش لەم خولە ئێمە هەوڵی جددیتر ئەدەین بۆ ئەوەی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لە چوارچێوەی توانە داراییەکانی گوشاری زیاتر لەسەر حکوومەتی عێراق و لایەنە پەیوەنددارەکان بکەین بۆ ئەوەی بتوانین چارەسەری یاسایی و کارگێڕی بۆ زامنکردنی مافی بریندارانی چەکی کیمیاوی مسۆگەرکەین. هەوڵی ئەوەش دەین خوشک و برایان لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان دوای ڕەزامەندی پەرلەمانتارە بەڕێزەکان هەر دانیشتنێک بۆ دەنگدان لەسەر هەر پرۆژە یاسایەک کە تایبەت بێ بە کەسوکاری سەربڵندی شەهیدانی کیمیاباران و قوربانی جینۆساید و ئەنفال بێنینە هەڵەبجە و گەرمیان لەوێ دەنگ لەسەر ئەو پرۆژە یاسایانە بدرێ. دراسەی ئەوەکەین لەگەڵ ئەنجومەنی دادوەری بۆ ئەوەی دادگایەکی تایبەتمەند دروست بکرێ و بارەگاکەشی لە هەڵەبجە بێ بۆ دادگاییکردنی ئەو کەسولایان و کۆمپانیانەی لە هەر شوێنێکی دنیا بن کە دەستیان هەبووە لە ئەنجامدان و پەلاماردان و جێبەجێکردنی جینۆساید و کیمیاباران بەرامبەر بە خەڵکی کوردستان. خوشک و برایان، نابێت تەنها یادێکی گەورەی وەکو هەڵەبجە بە وتار و قسەی بریقەدار بەڕێ بکرێ، ئەبێ هەمیشەم پرسیارە لە خۆمان بکەین وەکو گەلی کوردستان، بۆ ئەنفال کراین، بۆ جینۆساید کراین، بۆ کیمیاباران کراین. ئەگەر بەردەوام ئەم پرسیارانە لە خۆمان نەکەینەوە و خۆمان ئامادە نەکەین بۆ ڕێگریکردن لەم ئەنفال و کیمیاباران و جینۆسایدانەی کاکرێ، تووشی جینۆساید و پەلاماری هاوشێوە ئەبینەوە، کەواتە پێویستەکە خۆمان لە ناوخۆی خۆمان خوێنی شەهیدەکانمان بکەینە هەوێنی یەک ڕیزیەکی نیشتیمانی زیاتر، ئاشتەواییەکی کۆمەڵایەتی زیاتر، وەلالانی ململانی حیزبی و ئایدۆلۆژیەکانی زیاتر و لە گۆشەی حیزبایەتیەوە نەپەسەندی کارە باشەکان بکەین کە لە هەڵەبجە و بۆ هەڵەبجەیەکان نەکرێ، نە لە گۆشە نیگای حیزبیشەوە ڕەخنە لەو کارانە بکرێن کە بۆکو منەتێک بەسەر ئەم خەڵکی ئەم ناوچە شوێنەکانی تر بکرێ. بۆیە لێرەوە وەک پەرلەمانی کوردستان بانگەوازی تێکڕای حیزب و لایەنە سیاسێ بەڕێزەکانەکەین، وەرن با پێکەوە بەرەو گرێبەستێکی تری کۆمەڵایەتی تازە بچین کە لەسەر بنەمای متمانەکردن بە یەکتری، لەسەر بنەمای قوڵکردنەوەی گیانی کاری پێکەوەیی، لەسەر بنەمای خزمەتکردنی زیاتری بە کردار نەک بە وتار هەوڵ بین لە خزمەت کەسوکاری سەربڵندی شەهیدان بین. جارێکی تر بە ناوی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان، بە ناوی سەرجەم فراکسیۆنە بەڕێزەکان کە هەمویان نوێنەریان لێرەوە ئێمە بە شاندێکی باڵا ئەمڕۆک و پەرلەمانی کوردستان بەشدارین، سەرمان لە بەردەم شکۆی گەورەی هەڵەبجەیەکان دانەوێنین و ئومێدی سەرکەوتن و ئاوەدانی زیاترتان بۆ خوازی. سپاس بۆ هێمن هەورامی جەگری سەرۆکی پارلەمانی کوردستان.